السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. درسي رابردو باسي أحكامي نوني ساكين وتنوين مان خويندوايا. نوني ساكين قتمان نونيكا سر وجير وبوري نية ياخد سكوني لسره وايا أو قرآن أنا لبردستي إيمدان هندك جار سكوني لسر كراوة وهندێک جاریش هیچی لەسەر نەکراوە سکوونەکەی بۆ کرابێ هەر نونی ساکینە هیچی لەسەر نەکرابێ نونی ساکینە ئەی بۆچی بۆی کراوە بۆی نەکراوە ئەها گوتمان ئەگەر حاڵەتەکە حاڵەت ئیڵخار بوو حاڵەتی دەرخستن بوو نونەکە پێویست بوو وەک خۆی بیخوێنیەوە نونەکە سکوونێکی لەسەر دانراوە کە وەکو سەرەحائی تەوان دەنووسرێ تەنوینیش گوتمان بریتیە لە دروستکردنی نونێکی ساکین ئەوە پێناسەکەیتی وایە دروستکردنی نونێکی ساکین دەگوترێ بەڵام نانووسرێ دەگوترێ دەخوێندرێتەوە بەڵام نانووسرێت چەند حاڵەتی هەبوو نونی ساکین و تەنوین چوار حاڵەتمان هەبوو وایە حاڵەتی یەکەمیان ئەلئیڵهار کێ دەتوانێت بۆم پێناسەکە پێناسەیەکی علمی وەک خۆی یعنی چرۆ دەی زۆر باش حامفەرین چێ دەتوانێت یەک نمونەم بۆ بڵێ لە ئەوەی مەلزەمەکەی بێ لە خۆڕا بێڵێ ئی هەر شوێنێکی بێ نمونەیەکم بۆ بڵێ نونی ساکین گەیشت پێت بە یەکێک لەو شەش پیتانە دەی عنه وایە نون گەیشتۆ بەچی بەها من گەیشتۆ بەچی جیم پیتی ئیڵهار نییە یەکێککە کارین خان من ئامەنە نون گەیشتووە بەچی بە هەمزە عەذابون چی گەیوە بەچی چی چ شتێک نون یا تەنوین تەنوین عەذابون تەنوینی ضەممە گەیشتووە بە هەمزە من خەیر نون گەیشتووە بەچی بە پیتی خائش لە شەش پیتەکانە نون گەیشتووە ها حەکیمون تەنوین گەیشتووە بە حە ئەو زارەیەکێکی مۆڵ قەومین هات چێکە نمونەی دەزانێت ئیڵهار بێ دەرخستنی تاو نونی ساکین و تەنوین بەبێ مینگە کاتێک کە بە دوای نونەکە و تەنوینەکەدا یەکێک لەو شەش پیتانە هات کە گوتمان شێوەی نووسینەکەشیان جیایە نون ئەگە سکوونی لەسەر بوو تەنوین فەتحە و ضەممەکان ئەگەر بە تۆخی لە تەنیش یەکرابوون ضەممەکان ئاوا دووەمیان سەرۆبن کرابوویەوە دەزانین کە ئەو حاڵەتە حاڵەتی ئیڵهارە دوایوی ئیدغاممان هەبوو وایە ئیدغام پێناسەکەی چییە کارین خان زۆر جوانە بە شێوەی گشتی بەس ئێمە ئێستا باسی کامیان دەکەین باسی کام زۆر ئیدغامی دەکەین تەنوین ئێستا هەر کاتێک نونی ساکین و تەنوین گەیشتن بە کام پیتانە پیتەکانی یەڕمەلوونە نونەکە و تەنوینەکە چ لێ دەکەین تێکەڵکێش دەکەین و زۆر جوانە مینگە دەکەین یا ناکەین لەگەڵ هەمویان یەومەن یا یومین یعنی یا واو میم و نون مینگەیان لەگەڵە کامە حامفەرین لام و ڕا مینگەیان لەگەڵ نییە طبعا ئەوانەی مینگەشیان لەگەڵە لە کتێبی دیکەدا تەقسیم کراون میم و نون مینگەکەیان توندە واو یا مینگەکەیان نەرمە بەڵام هەردووکیان هەردوو حەرەکەن هەر چوار پیتەکە لام و ڕاژ مینگەی لەگەڵ نییە کوێ نمونەی لەبەرە لەبەر نا لەسەر کتێبێش بۆ مڵەقەی ناکا بەزەگە لەبەر بێ باشتر دەیبیڵێن لە غەڵەتکردنی مەترسن غەڵەتکەن چاترە لەوەی نیڵێن من یعمل حامفەرین من یعمل کاکسەد تۆزێک زیاتر مینگەی بکە بەڵام حامفەرین زۆر باشە چیکە حامفەرین زۆر جوان بوو میوەلی حافیە چیکە
جوعی و زۆر تاوە تەنوین گەیشتۆ بەواو چیکە؟ حامفەرین بێمینگە یا بێمینگە بوویت ئیتۆ بێمینگە بۆ کانێکە هەمویان بەمینگە بوون دەستان خۆش بێ زۆر باش ئەوە نونی ساکین و تەنوین حاڵەتی یەکەممان تێپەڕاند ئیظهار بووایە الئیظهار ئەوە ڕۆیش گوتمان هەر کاتێک نون و تەنوین گەیشتن بە ئەو شەش پێتە هەمزە ها عین غین خا نونەکە دەردەخەین و مینگەی بۆ ناکەین حاڵەتی دووهەمیان چی بوو؟ الئیدغام هەر کاتێک نونی ساکین و تەنوین دیسان گەیشتن بە پیتەکانی یەرمەلوونە وایە نون و تەنوینەکە لەگەڵ دوای خۆی تێک هەڵکێش دەکەین و لەگەڵ چوار پیتیان مینگە دەکەین و لەگەڵ دوو پیتیان هیچ مینگەیەک ناکەین وازحە حاڵەتی سێهەم الئیقلاب ئیقلاب یعنی گۆڕین جارێ با لە ئەوەکەی بگەین زار دەچینە سەر کتێبەکەی ئەلئیقلاب گرنگەوەی تی بگەن هایشم بە کتێبەکەی نییە میمۆیە بە کوردی بزانی پێناسەی ئیقلابی بکەی و لەسەر قورئانش بیناسیە و تەطبیقیکەی ئەلئیقلاب واتە گۆڕین ئێمە باس چ دەکەین؟ نون و تەنوین هەر کاتێک نونی ساکین و تەنوین بە دوای خۆیدا پیتی بە هات بەس نونی ساکین و تەنوین بە دوای خۆیدا پیتی بە هات نونەکە دەگۆڕین بە میم ئەوە یەک دوو حرەکەش مینگەی بۆ دەکەین دووشت یعنی نونەکە دەکەین بە میم لە قورئانەکاندا میمەکەمان بۆ کراوە وایە ئەگەر ئەوەی بە نمونە وەرگرە مین بەعد ڕێک لەسەر نونەکەی میم نووسراوە تۆ لە جیاتی ئەوەی نونەکەی بخوێنیەوە میمەکەی بخوێنەوە بەڵام کە گەیشتە سەر میمەکەی لێوت داخە هەتا دوو حرەکە دەنگت دەچێتە لوتت میم بەعد وایە میم بەعد ئەگەر تەنوین بێ تەنوینی فەتحە بێ تەنوینی کەسرە بێ یا تەنوینی ضەممە بێ حرەکەیەکیان وەک خۆی دەهێڵیەوە حرەکەی دووهەم لە شوێنی حرەکەی دووهەم میم نووسراوە بۆ خۆی وایە لە شوێنی لەیومبەذەنە نمونونەکەی علیم بذات الصدور علیم وایە ئەگەر علیم ضەممەیەکیان کراوە وایە لە جیاتی ضەممەی دووهەم میمێکی لە تەنیش کراوە علیم بذات الصدور واضح ئێستا فیکرەکە ئیقلاب زۆر ئاسانە هەر کاتێک نونی ساکین یان تەنوین گەیشتن بە پیتی بەس بە نونەکە چ لێ دەکەین بە میم کراوەتە میمیش بۆ خۆی وایە دوو حرەکەش مینگەی نەرمی لە ناو لێوماندا بۆ دروست دەکەین جاگەر سەیری کتێبەکەی کەن بۆی نمونونەکانیش لەگەڵی بخوێنینەوە لاپەڕە نۆ الإقلاب ما تعريف الإقلاب إقلاب تيا الإقلاب لغة تحويل الشيء عن وجهه إقلاب لزمان عربي داواتا قوريني شت لشكل خوي لشوي خوي إيشمان بو بيناسينيا وإصطلاحا أدي لزاراودا استا لتجويد دا أجر بيناسي إقلابي كين دلينتي قلب النون الساكن أو التنوين ميما عند الباء مع الغنة واتا قوريني نوني ساكين وتنوين بميم بەڵام بەو مەرجەی کە کردمان بە میم مینگەشی لەگەڵ دروستکەین هەیە دەیگۆڕێت دەڵێ لەیومبەذەنە عەذابون ئەلیم نونەکەی دەکا بە میم بەڵام هیچ مینگەیەکی ناکە ئەوە نیوەی عەمەلیەکەت کردووە نیوەی ئیشەکەت کردووە نونت کە کرد بە میم دەبێت لێوت داخەی بە نەرمی بەڵام بە توندینە تا بە قەدەر ئەلفێک بە قەدەر جوڵاندنی دوو پەنجە یان پەنجەیەک دوو جار صوت اللولت دا دردسي لسري تنابري واضحة؟ فإذا جاء بعد النون الساكنة أو التنوين حرف الباء فتقلب النون الساكنة أو التنوين ميما خالصة مخافة عند الباء بغنة هر كاتك بدواي نون ساكن تنوين دا حرف باء هات سدكين نون ساكنك وتنوينك دەکەین بە میم و مینگەکەش لە ناو لوتماندا دەشارینەوە لەیونبەذەنە دەڵێن چی؟ کەم بوو تۆزێک
تۆزێک زیاتر یەک تۆ زیاتر سیما بۆ تەنوینەکەی عليم بذات الصدور عليم بذات الصدور بومله يحتوز زياتر يحتوز زور باشا زور جوانا أتوز روز خان حافية بناس خان يحتوز زياتر كاك صديق كاك عليم زور جوانها فيصير النطق هكذا دقة دن الأخوار رق وقوي وانسرابه لينبذن وقوي وانوني هلينا بوايا ليم نوني هليها بزوا حساب دكي كنونكي هرلينيا يعني ها عليم بذات الصدور لذات عليم دل عليم أو نوني كبتنويني دروز دبي ليكين بس لإقلاب لا ليكين بميم لذات عليم لو أي رق دكين بميم عليم بذات الصدور واضحة إقلاب استاذ ناس نوانيا أو تداني حالتي شوارم وكوتاي لأحكام نون ساكنة وتنوين بريتيا لا الإخفاء إخفاء يعني سي شار نوا طبعا حالتك لبيني إظهار إدغامها أبو معلومات ندر خستني نون وكخوي نلا بردني نوني شاء بيكزاري وكو إدغامي إخفاء نونك دميني حالين لي بس كوني سر نونكي لناو لبيني لوتو دمان دا دشارين أو بمينجا بمينجيك إستاقر قصي بو كسي دكي رك تشبيهات نبي بتوي تاقلت تنقاتو ليت حالي نبي دنگ توزك تيكالله كيوانيا إخفار رك ندر خستني نونكي وكخوي نلا بردني نونكش وكخوي و كواتا هركاتك نوني ساكين تنوين ديسان بدواي خويدا كام بيتانا هاتن اواني ماون حانفرين زور آسانه قبيتا كشن لبرنا بن إظهار مان لبره وها همزة ها عين غين حاء خاء اواننا يرملونجنا او الشش وها بايش بيني ندري سيزدمان هنا ندري سندمنا پازده پیت دمنوا او پازده پیتانی كدمنوا نمان خويندون لإظهار دا نبون لإدغام دا نبون لإقلاب دا نبون رك إخفان كإخفاء زورترين حالتها لقرآن دا آياتي واهي لو أنا بس دانا إخفاء تدابه جاري واهي لنا يك كلمة دا دو إخفاء سي إخفاء لنا يك كلمة لنا يك بوشي دا إدغام واني بس دا بيني دو كلمة دا دروز دابو بلام إخفاء لبروي بيتكاني زورن حكمكانيشي زور دوباره دبنوا فير بونكشي توزق لو كانك زحمت ترى بلام قوتني كفيري بوي آسان ترى حالين تا فيري دبي اوي كبوينا لوانيا هتا شوينكي وجيغاكي دز دوزه توستا شوي دروس كرنكي باز دكين بلام لبروي درخستنيا لا بردن جنيا حالتك لبيني درخستنو اشكرا كردن دا وين كردن دا ادغام كردن دا توزق فيربونكي لوانيا زحمت تربيزاري باسيري كتابكي كاين ما تعريف الإخفاء لغة واصطلاحا بيناسي لا بردا لا برا بيناسي إخفاء لزمان عربي دا يعني شيء ولا زارا ولا تجويد دا إخفاء يعني شيء الإخفاء لغة الستر لزمان عربي دا إيش من بو بيناسين يعني دا بوشين يعني شار نوا واصطلاحا إيش من بقى يعني لزاراوي تجويد دا لزانستي قراءات جوان خوين نوا دا كوتد إخفاء حالتێکی تایبەتە پێویستی بە شەرحکردنێ نییە یەکجار پێویستە تۆ بزانی ئیخفاچیە وایە دواتر ناکەینەوە کوردی حاڵەتە چیە بڵێ ئیخفا پێویست ناکە بڵێ شاردنەوەیە بۆتە زاراوە مصطلح ئیخفاچیە نطق الحرف بصفة بين الإظهار والإدغام التشديد ئیخفا بریتیە لە دەربڕینی پیتێک لە بینی دەرخستن و تێکەڵکێشکردنێکی توندا بلام مع بقاء الغنة في الحرف الأول بلام بيتي يكم حركة كي نامنه سكونة كي نامنه بلام منجة كي دمينة توا
فإذا جاء إشمان بيري بعد النون الساكنة أو التنوين حرف من حروف الهجائية الباقية هركاتك بدواي نوني ساكن بدواي تنوين دا يكيك لو بيتاني كماون كماون نمان خوندون ماونو باس مان نكردون وايا باسی شش إظهار مان کردووە شش إدغام مان باس کردووە وایە یەک دانەی ئیقلابیشمان باس کردووە هەر پیتێک تا ئێستا باسمان نەکرد بێت ما بێتەوە ئەگەر کەوتە دوای نونی ساکین و تەنوین نونە ساکینە و کەوت تەنوینەکە چ لێ دەکەین لە ناو دەم و لوتماندا دەشارینەوە و چەند حرەکەش دوو حرەکەش مینگەیەک طبعا هەموو مینگەکان نەرمن وەکو نەرمی مینگەیەکی نەرمی بۆ دەکەین بەڵام مینگەکان هەندێک جار قەڵەون پڕ بەدەمن دەبێت مینگەکەی بکەین ئەگەر پیتەکەی دوای خۆی قەڵەو بوو و ئەگەر پیتەکەی دوای خۆی پیتە ناسکەکان بوو کە دوای لە سیفاتی حروف ئەوانە دەخوێنین دەبێت مینگەیەکی ناسکی بۆ بکەین و دەنگی بۆ ناسکەینەوە وازحە هەر کاتێک بە دوای نونی ساکین و تەنویندا یەکێک لەو پازدە پیتانەی ئیخفا کە باز نەکراون کە لە حاڵەتەکانی دیکەدا نین هاتن چ دەکەین نونەکە و تەنوینەکە لە ناو دەم و لوتماندا دەشارینەوە و دوو حرەکەش مینگەی بۆ دەکەین ما حروف الإخفاء حرفەکانی ئیخفا چین حروف الإخفاء ئەها ئێستا دادێ من جوعی گوت بە نمونە ها کە چۆن زانی جوع بە نمونە ها لە ئیظهاری نەبوو وایە لە ئیدغامیشدا نیە لە یەرمەلوونەشدا نیە کەواتە دەبێت بێ ئێستانەش خوێندوە دەبێت ئیخفا بێ وایە مەسەڵەن کونتم ئێستا نەمان خوێندووە کونتم دوای نونی چییە تا ئەچۆم زانم ئیخفاءە چونکە لەو بابەتانەی خوێندومانن لە هیچیاندا نییە وایە ئین نون کافی لە دوایە وایە حتمەن ئیخفاە بۆ چونکە لەو سێ حاڵەتانەدا نییە نونی ساکین و تەنوینیش تەنها چوار حاڵەتی هەیە پێنجەمی نییە گوتمان هەر کاتێک گەیشتینە نونی گەیشتینە تەنوینی حتمەن دەبێت یەکێک لەو چوار حاڵەتانەی بەسەردا جێبەجێکەین حاڵەتی پێنجەمی نییە حروف الهجاء هي في أوائل الكلمات هذا البيت یەکەم پیتی ئەو شعرەی چییە حرفی بإخفاء حسابه بۆ لەبەرکردنێ ئاسان کراوە صیف لێرە بە مەستی سادەکەی طبعا فاکەش هەرەوە بەڵام بۆی لەبەر بکرێ ذا ثنا كم جاد شخص قد سما دم طيبا زد في التقى ضع ظالما ضروري لەبەریشی کەن ئەگەر کەسێک حەزی لێ بوو ئاوەها خۆی چەند کەلیمەیە شعرەکە 15 کەلیمەیە حرفی یەکەمی هەر کەلیمەیەکی یەکێکە لە حرفەکانی ئیخفا چونکە هەندێک پیتیکەی تێدانە ئیخفا نین بەمنە خائی تێدا لە پیتەکانی ئیظهارە ئەلفی تێدا لە پیتەکانی مەدە بەڵام عینی تێدا لە پیتەکانی ئیظهارە بەڵام لامی تێدا لە پیتەکانی یەرمەلوونەیە بەس حرفی یەکەم وای ینی صاد ذال ثێ کاف جیم شین قاف سین دال طێ زێ فێ تێ ضاد ضێ ئەوانە پیتەکانی ئیخفان وازحە با بچینە سەر نمونونەکان چۆن ئیخفای دروستکەین تاوان تۆزێک ئێستا ئەگەر حاڵەتێکمان هەبێ ئەوە چییە ئیظهارە کە ئیظهار بوو چ دەکەین زمانمان لە مەڵاشوی سەرێ دەدەین ئین هووە وایە ئەی ئەگەر بە دوای نونیدا ڕابێ بە نمونە یان لام بێ من لەدون نون دەڵێن چی من لەدون نونەکەی یەکجاری لا دەبین وازحە بەس لە ئیخفایدا نە ئەوەیە زمانت بخێ مەڵاشوی سەرێ نونەکەی جوان دەرخەی نە ئەوەشە شوێنەواری نونەکەی نەهێڵین چۆن ئیخفای دروستکەین ئەگەر دیقەتی ئەوەندەی دەن تا فێری دەبن لە ئیخفایدا یەکەم عەمەلیە کە دەیکەین ئەوەیە کە دەبێ نەهێڵی سەری زمانت بە مەڵاشوی کوێ نای بڵێ ئین زمانت لە ناو دەمتدا ڕاگرە ئەگەر ڕانەوەستا لە ددانەکانی خوارتی گیرکە ڕایگرە هەتا دوو حرەکە کە مینگە تەواو دەبێت ئەگەر بۆ ڕانەوەستا فێر بووە وازحە
إن هو هل إظهار دا بتبعت زمان دسيته شوي دسيته ملاشوي سري طبعا أجر إدغام به ملا بيست بسري زمان هرنية چونکە نونەکە نامێنێ بەڵام لە ئیخفایدا پێویستمان بە زمان هەیە بەڵام سەری زمانت نابێ بچێتە ئەو شوێنەی کە نونی لێ دروست دەبێ مەخرەجی نونی کوێیە شوێنی هاتنە دەری نونی کوێ ئەن سەری زمانە لەگەڵ مەڵاشووی لە ئیخفایدا بە هیچ شێوەیەکی نابێ زمان بچێتەوێ طبعا ئەگەر بچێتەوێ حاڵەتەکە دەبێتە ئیظهار بەڵام ئیظهارێکی بە مینکە کە زۆر خەڵک وا دەکات طبعا ئین كنتم بە نمونە یان ئەحسەنتم ئەحسەن لێرە نون گەیشتۆ بە تای وایە ئەگە بڵێ ئەحسەنتم ئەحسەن مینگەم کردووە بە زمانم لە مەڵاشووی سەرەیە ئەو ئیظهارە بەڵام بە مینکە طبعا دوو غەڵەتم کردوون نونەکە ئیظهار نییە کردومەتە ئیظهار دووهەم مینگەی ناوێ مینگەم بۆ کردووە طبعا ئیخفام نەکردووە حاڵەتە دروستەکە چۆنە ئەوەی زمانت لە ناو دەمتدا ڕاگری یان لە مەڵاشووی خوارت لە ددانەکانی خوارتی گیر کە ئەگەر ئەوە نەبوو سەوتیشت دابشکە وەکو ڕێک تەشبیهات نەوێ بە لوعەیەکی دووسەر ڕێک بەشێکت دەبێ بچێتە لوتت بگری ئیخفا دەرناچێ ئەحسەن ڕێک سەوتەکە قەپات دەبێ ئەگەر بڵێم ئەحسەن دەمم بگرم هەر دەرناچێ عملیەیەکە سەوتەکە ئەحسەنتم ئەحسەن نونەکەی دەخوێنمەوە بە سکوونی سەر نونەکەی دەرناخەموو دەیشارمەوە لەکوێدا دەیشارینەوە لە ناو مینگەکەیدا ئەحسەن دوو حرەکەش مینگەیە ئەحسەنتم چێو نمونەیە بۆ دەڵێ زاد دەچینە ناو نمونەکانیکە بێڵێ یەک تۆ زیاتر بێ جوانەی خفاکە ئافەرین چێکە بۆم دەڵێ حافیا ئەوانەی هیچتان نەخوێند و زۆرتر ئەوانم حەز لێ بێڵێن هەندێکیان خوێندویان هەر دەیزانن دەزانن کاک سەدێ ئەو جارە زۆر جوانە یەک تۆ زیاتر ئەحسەن ئەحسەن کێ تەجویدی هەر نەخوێندووە ئەتۆ بۆم دەدەی بێڵێن لە غەڵەتکردن مەترسێ نیشمان زمان لەسەرێ نابێ ئەحسەنتم حافیا بەزمێڵە بچێتە سەرێ بخۆی ئەحسەنتم تۆزێک دەمت بکەوە جوانتر دەردەچێ ئەحسەنتم دەی بێڵێ گوێ مەدە چێکە بۆم دەڵێ زۆر تەواوە بەڕۆنە سەر نمونەکان ئێستا بە هەمانیدا یەکەم تەماشاکەن ساد نمونە بۆ سادی من سەدەقە بەسەرە بۆم بخوێنەوە باشە هەر پێی دادەین تا هەمووان تاوا دەکەین ساد پیتی قەڵەوە ئەو ملاحەزەکانی تێدانینە دەنا یەکێک لە ملاحەزە زەڕوڕەکانی ئیخفای ئەوەیە هەر کاتێک دوای پیتەکانی ئیخفا ساد و ط و ض و پیتە قەڵەوەکان بوون قاف و بەڵێ بەس هەمویان ناهێندێکیانی تارن پێنج دانیان لەو حەوت پیتە قەڵەوەکان حرفی ئیخفانە لەگەڵ ئەو پیتانەدا دەبێ ئیخفایەکەشمان قەڵەو بێت ئێستا ساد قەڵەوە نای بڵێ میڵ سەد دەنگت ناسکەی بەعکسەوە دەبێت دەمت پڕکەی بڵێ میڵ سەدەقە میڵ سەدەقە کارین خان بەس بە دەنگی بەرز با گوێیان لێ بدەی ئەوەی گوتی دەنگی بەرزکا بۆی ئەوەکانی کەستان گوێ لێبێ ئەتۆ دوایوی قاعەن صەفصەفە بەس دەنگتان بەرزکەن دەی ئەوەی دیکە ناسکە ذال من پێش ناقڵێ من ذا الذي زۆر جوانە عەزیز ذو انت بنزمي داير يخرج يوم لين اذا بتوصل دنجي برسكي ثاء منثورة من او يسارة من لا اسمان الاخوار الراقدة من من اظهارك بمن جيتو اخفانيا زمانت الاخوار الراقدة دمت بكو من هذه سلوخان أزواجا ثلاثة سيما من كان بس كافش هم لحظة كده دمت كيو جوانتر دردتي من
كان حافية كتاب كريم يكتو زياتر بزور جوانا زور چاكا ديوكي كجيم من جاء أنتو اللي إثاري غير نبي وإثار رك من جاء ودعاء لقل شيء أوانا كارين وترو أوانا توارو أوانا خوندو يعني ويبزانم نازم وكاني كس لقل أن توزك تمريني كاسا دادتو ناوتو من جاء بومله أوي ديكا فصبر جميل زود جوانا بوشيني كاك من كاك سبو ناكت سبو كاك زود من شري بس شو بنونا كيسا من شري توزك زياتر من نا زمان نابه بسيطة سري ده تمرين اللي سركي زمان لإخوائي ده بهيج شيء كي نابه بسيطة سري لخواري راي دقري من ها حرك سر زمان بددان تو نسينا وصوت بابه من دست خوش زور باشا جبارا شقيا نموني دواي ويتيك كارين خان من قابل بوبله زور جوانا أتو تارخان حنفرين أتو نجي برس كما الجملة دي ولئن عافية باش هو يكم يظهر بوين تعباسا يكزر شو أنا كدوزيو آسانا أتو قولا دي تنجي برس كا إذا الله هذا صوتك الشعر دو تورد وكان قولا أو جوانا بس تنقد نزمة توزك أو كيكا دي اسمان بلسريت من دياري من شنو بيله كأسا أو دوا روبرو هندق نمناني بوبله سيري الدم أو يكتري كان بدقيقي جوان ترفير دم الماس إن شاء الله يارمل سيما انطلقوا أتو دادا حلالا طيبا يمن غلط بو رازق ساسو عذاب جيرك الأخواري هرمي الله بجولة تعالى عذاب استباش أدي أوك حلالا طيب أو زارة لو استوز استاش طاو لادنا بردوها حلالا زور طاو استباش وي آخرت يقدر كدروز بدوباري كنوات أو زحمتي تنا بما أنزلنا آتو يمن غلط بها وق منا بما إيش مان بنونا كي أنزلنا يا باشا أنزلنا أتو أو كي دوايبي نفسا زكية حافية خزوان ده اللي هو كان فاقد مضبوطا من فضة سرش خان حافية عاقرا فهب كاكجار استطاعوا بس كم بو عاقرا زور دوان كاك صديق أنتم ميغلب سيدة سريعة استطاع كارخان جنات تجري من تحتها سندي خواتي داو دودانا باش ومن ضل هردوك تكرد باجوا بس أتو دادا قو تي زور باشا من ظهير ننقتين نسبة نازم راستا زور ياد أو ديتو أو كيكا ظلا
ظلا ظليلا. ئێستا سەیری قورئانەکەم بۆ بکەن با تۆزێک لەناو قورئانەکە ئەوەکەش سوورەتەکان تەطبیقیکەین. ئێستا لە فیکرەکان حاڵی بوون وایە نونی ساکین و تەنوین چوار حاڵەتی هەیە وایە لەگەڵ شەشپیتەکەی یەکەم دەبێت جوانتان لەبەر بن هەمزە ها عین غین حەخا نونەکە دەردەخەین و مینگە ناکەین وایە لەگەڵ پیتەکانی یارمەلوونە نونەکە و تەنوینەکە تێک هەڵکێش دەکەین و لەگەڵ هێندێکیان مینگە دەکەین و لەگەڵ هێندێکیان نایکەین وایە لەگەڵ پیتی با نونەکە دەکەین بە میم و دوو حرەکە مینگەی بۆ دەکەین لەگەڵ پیتەکانی تردا ئەوەی مایەوە نونەکە و تەنوینەکە لە ناو دەمماندا و لە ناو لوتماندا دەشارینەوە و دوو حرەکەش مینگەی بۆ دەکەین سوورەتی ئەوانەی بۆتان دەخوێنمەوە گەر سەیریکەن بۆی لەبەریشیکەن سوورەتی هومەزە عەسر تەکاثور القارعە واجبی هەفتەی داهاتوون باش ئینشاڵە بەڵام بە تەجویدەوە تا بۆتان دەکرێت بە دەنگ بە تەرتیل و حاڵەتەکان لەگەڵی جێبەجێکەن ئینشاڵە سوورەتی الهومەزە أعوذ بالله من الشيطان الرجيم ويل لكل ويل قطع تدخين بوي چونکە دەمانەوێت تطبیقی حاڵەتەکان کەین ويل لي تەنوین گەیشتوە بەلام وایە تێکەڵکێشی دەکەین و مینگە ناکەین ويل لكل همزة لمزة چەند ئیدغامی تێدا دوو ويل لكل همزة لمزة بەس تکا بەغەڵەتی لەبەریان مەکەن سوورەتەکان پێشتر جوان بیان خوێندنەوە گوێیان لێ بگرن پێتان سانابن ها بەغەڵەتی لەبەرکران باش الذي جمع مالا وعدده مالا تەنوین گەیشتووە بەواو بەڵام تێکەڵکێشە بەڵام مینگەی لەگەڵێرە وایە مالا واوەکە شەدەشی لەسەر نەکراوە یعنی مینگەکەی زۆر توند نییە نەرمە بەڵام دوو حرەکەیە يحسب أن ماله أخلده ئەوانەمان نەخوێندون جارێ کەلا لەیوم دەرسی ئەو ڕۆمان نون گەیشتووە بە با وایە بۆیە نونەکەمان کردووە بەچی بۆیان کردوین بە میم وایە ئێمە بەس گوتنەکەی دەوێ بێڵێن وایە کەلا لەیومبەذەنە فی الحوطەمە وما أدراك ما الحطمة نار الله الموقدة التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة في عمد ليرش تنوين جيشتوا ميم من جي تون ديانرم تون ده هذا برش الدير سركرا في عمد تنافري تا دو حركة ليود بداخراوي دمينتو في عمد ممددة سورة عصر بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر طبعا ليرة حالتي تدانا بون بس أو خسر أقل لسرين وستين لفي خسر إلا وأقر نوستين نبيت إظهار إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر أو أحكام تدانبون سورة تكاثر بسم الله الرحمن الرحيم ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون ثم كلا سوف تعلمون كلا لو تعلمون علم اليقين لترون الجحيم ثم لترونها عين اليقين ثم لتسألن يومئذ عن النعيم شدي قد داوته وصورة كام حالتي تدابو طبعا كم تدابون تنها يك حالتي تدالو يخوندو معنا حانفرين كام يانا حانفرين يومئذ عن النعيم سورة القارعة باب اخواننا بسم الله الرحمن الرحيم القارعة ما القارعة وما أدراك ما القارعة
يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن من حالتك إخفاء نون جاي وبسي شوم بزانم إخفاء زور بها كالعهن المنفوش فأما من أوين أوش يعني إخفاء فأما من ثقلت موازينه فهو في عيشة أوسيا الدغام بمن جاء في عيشة راضية وأما من نون جيشتوا لكام يانا إظهار سكون كشل سرع وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية أو ينزيا نار حامية إظهار لبرسي سيجيو بسي كوها نار تنوين سر راق بحق إظهاره وترخصنا وصلى الله على سيدنا محمد